پەرلەمانتارێکی عێراق زانیاری لەسەر نۆتیسپی و موچە ئاشکرا دەکات. زانیاری لەسەر و یەخچەی دوێنێ شەو لە دەریایی جێدا ژێر ئاوکەوت بڵاو کرایەوە. 10,000 زەوی کار لە پارێزگای هەولێر تاپۆ دەکرێن. لاتیوار نیوزۆ سلااوان لێبێت. هودا عوسمانم سێ هەواڵتان پێشکەش دەکەم. ئەمڕۆ دووشەممە شاخەوان عەبدوڵڵا جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا لەبارەی کۆکردنەوەی سەد واژۆ بۆ جیاکردنەوەی موچەی خەڵک لە خەرجی ڕاگەیاند. دەیانەوێت لە ڕێگەی ئەو واژۆیانەوە کە ئاراستی سەرۆکاتی پەرلەمان دەکرێت موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە خەرجی ڕاستەقینە واتە ئینفاق الفعلی لا ببرێت و بخرێتە سەر خەرجی سیادی. وتیشی بیرۆکەی ئەوە هەیە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بخرێتە سەر خەرجی سیادی بۆیە بە هەر شێوازێک بێت دەبێت بابەتی موچەی فەرمانبەرانی کوردستان چارەسەر ببێت. لەسەر دابینکردنی نەوتیسپیش بۆ هاوڵاتیانی هەرێم جێگری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ئاشکرای کرد کە وەزیری نەوتی عێراق باڵێنی داوە نەوتی ماڵان ڕەوانەی هەرێمی کوردستان بکات سەبارەت بە کێشەی زەویەکانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم. شاخەوان عەبدوڵڵا وتی لەگەڵ سەرۆک وەزیران لەبارەی مادەی 140 کۆ دەبنەوە هەر پرۆژەیەک لەسەر زەویەکانی مادەی 140 بکرێت ڕادەگیرێت. وتیشی پێشووترە و پرۆژانە لەسەر زەویەکانی مادەی 140 لە کەرکووک جێبەجێکرابوون سەرجەمیان ڕاگیرابوون. دەمانەوێت ئەو بڕیارە گەشتاندنی بۆ بکەین و سەرجەم ناوچەکانی سنووری مادەی 140 تاکو کێشیان چارەسەر دەکرێت. شەوی ڕابردوو لە باکووری ناوچەی سیمی یەختێکی کۆچبەران بە 13 سەرنشینەوە ژێر ئاو کەوتوو. دوای گەیشتنی تیمەکانی فریاکەوتن توانراوە 3 چەرم دەربهێنرێتەوە و 8 کەسی دیکەش ڕزگار بکرێن و 2 کەسی دیکەش بێسەر و شوێنن. دەستگای لوتکە بۆ کاروباری ئاوارە و پەنابەران لە ڕاگەاندرایەکدا بڵاوی کردەوە کە ئەشمێرنەوەی شەوی ڕابردوو لە باکووری ناوچەی سیمی لە دەریای ئیجا یەختێکی کۆچبەران بە 13 سەرنشینەوە ژێر ئاو کەوتووە. ئەمەشە بۆش کراوە پاش گەیشتنی تیمەکانی فریاکەوتن توانڕا 3 چەرم دەربهێنرێتەوە و 8 کەسی دیکەش ڕزگار بکرێن و 2 کەسی دیکەش بێسەر و شوێنن. لەناو قوربانیەکاندا ژمارێک منداڵیش هەیە باس لەوەش کراوە کە ئێستا ناسنامەی و کەسانە ئاشکرا نەکراوە بەڵام گەڕان بە دوای کەسە بێسەر و شوێنەکاندا بەردەوامە. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بڵاوی کردوتەوە لە چوارچێوەی پرۆسی چاپۆکردنی زەویە کارتەکانی سنووری سەرۆکایەتی شارەوانی هەولێر و بەڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکانی هەولێر لە 1242 کارتی تر لە هەولێر کارەکانیان تەواو کراون و وێنەی تاپۆیان بۆ دەرکراوە. ئەمەژە بەوەش کراوە لە سبەینەوە خاوەن زەویەکان دەتوانن سەردانی فەرمانگە پەیوەندیدارەکانی شارەوانی بکەن بۆ وەرگرتنی وێنەی تۆماری زەویەکانیان. لەبارەوی زەویانی تاپۆکراون وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار ناوی ئەم شوێنانەی بڵاو کردوتەوە. 1600 کار لە کانی قژاڵە، 220 کار لە کەرتی 92 شاوێز، 1800 کار لە گڕاسۆری نوێ لە ناو نەخشەی کەرتی باغمرە شەهاب، 590 کار لە عەرەبکەندی، 4332 کار لە گوندی کۆری، 600 کار لە قەرەچناغا لە ناو نەخشەی کەرتی باغمرە شەهاب، 1100 کار لە گەڕەکی قەڵاتی نوێ لە سنووری بنەسڵاوە. سێ هەواڵم پێشکەشکردن هەر شاد بن.